ئێمە بەیاننامەی سندیکاکانی ناو ناوەندی تەندروستی لە سنووری پارێزگای سلێمانیتان بۆ دەخوێنینەوە. بەڕێزان سەرۆکایەتی هەرێمی کوردستان، بەڕێزان لە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان، بەڕێزان لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران، بەڕێزان لە وەزارەتی تەندروستی، سڵاوێکی پیشەیی لە دوای بەڵێنی دام و دەستگا پەیوەندیدارەکان بە پێدانی موچە لە ماوەی 30 ڕۆژدا بەهۆی بەهەند وەرنەگرتن و خەمساردی حکوومەت جارێکی تر لە کات و ساتێکی ناسکدا سەردەم توێژەکانی ناو ناوەندی تەندروستی پەلکێش ئەکەنەوە بۆ ناو زۆنگی ناڕەزایەتیەکان بێگوێدان بە پێشەنگیتان لە ڕوبەڕبوونەوەی مەترسیەکانی پەتای کۆرۆنا کە لەم ساتەدا چەندین پزیشک و چەندین کارمەند و چەندین شۆفێر و فەرمانبەری ناو ناوەندی تەندروستی تووشی ئەو پەتا و نەخۆشیە بین و ئێستا لەژێر چاودێری تەندروستیدان. هەر بۆیە لە دوای کۆبوونەوەی بۆردی ڕێکخراوەکانی ناو ناوەندی تەندروستی بڕیارماندا کە دوامۆڵەت بدەینە حکوومەتی هەرێمی کوردستان کە لە ماوەی 48 کاتژمێردا هەستێت بە پێدانی موچەی سێکتەری تەندروستی. لە کاتی نەبوونی وەڵام لەو ماوەیەدا ئەوە بایکۆتی سەرتاسەری لەسەر جەمناوەندەکانی تەندروستی ڕائگەیەنین بە ئومێدی کە چاو بە داواکاریەکانی ناوەندی تەندروستی و کارمەندان و پزیشکانی ماندوونەناس و خۆبەخشدا بخشێنرێتەوە هەستن بە پێدانی سەرجەم مافەڕەواکان کە چەندین جارجە ختمان کردوێتەوە و لە چەندین داوادا بەرزمان کردوێتەوە. داواکارین کە حکوومەتی هەرێم و لایەنە پەیوەندیدارەکان بە زووری بێنە سەر خەت تاکو بتوانین موچەی ناوەندی تەندروستی بدرێ، ئەگەرنا لە ڕۆژانی ئایندا لە دوای 48 کاتژمێر بایکۆتی سەرتاسەری ڕادەگەیەنرێ و ئەو کاتە کارەساتی گەورە دەکەوێت. من دەمەوێت یەک ڕوونکردنەوە بەم لەم کاتەدا کە هیچێک تووشی پەتای کۆڕۆنا دەبێت ماڵ و مناڵەکەی کە سوکاری خۆی خۆی دەپارێزێ، بەڵام ئەکرێ حکوومەت ئەو خاڵە ڕەچاو بکە. ئەوە چەند مانگە سێکتەری تەندروستی بە سەر جەمتنی توێژەکانی بەرەنگاری بوونێتەوە هەر لە وەرگرتنی نمونەوە تا ئەو کاتێک کە نەخۆشەکە خوانەخواستەکە گیانی لە دەستدا کە دەنێژرێ لە ئەستۆی ئێمەیە. بۆیە ناکرێ حکوومەت بە هەمان مامەڵەی فەرمانبەران لەگەڵ سێکتەری تەندروستی بکە و ئەگەر لە کاتێکدا ڕەچاوی ئەو هەستیاریە نەکرێت ئەوە ئۆباڵی سەرجەم لێکەوتەکان لە ئەستۆی حکوومەتی هەرێمە.